سڵاوتان لەبێت خۆشەویستان. ئەمڕۆ لە خوانی چێوازەوە پاقلاوەیەکی هەچا بڵێ تایبەت و ناوازە و خۆشتان بۆ دروست دەکەم. حتمما بەچی؟ بە ڕۆنی بەرەکەت ئولکەر. ڕۆنی بەرەکەت ئولکەر ڕۆنێکی هەچا بڵێ بە کوالیتی، هەچا بڵێ تام خۆش و بۆن خۆش و بەچی جیاکرێتەوە لە ڕۆنەکانی تر کە زبدەی لەگەڵ تێکەڵە کە زبدە ئێوە ئەزانن خۆی زۆر گرانبەهایە و سنگ و قورسایەتێکی خۆی هەیە. ئەنجاوەرە لەگەڵ ڕۆنی بەرەکەت ئولکەر تێکەڵ بکرێ ئەوێ چی لێ دەرچێ. خۆشەویستان، طبعاً من سەرەتا لە 1 کیلۆکەوە دەستم پێکرد کە هەڵم بچڕی و ویستم خواردن و شیرینی پێ دروستکەم. ئەوەندە ڕۆنێکی عەجایب و جوان و ئەوەیە ئێتە وردەوە هەمووی خەڵاسەکەم لەمەدا لە گەورەکانەوە دەست پێ یەکەم. با بچکۆلەکان بمێنێ بە کاتی احتیاط، بەس گەورەکان یەکسەر دەست پێ یەکەم بۆی زوو تەواو نەبێ. عزیزان، ئەمڕۆ کوتم پاقلاوە دروست دەکەین. ئەو کەرەستانی کە پێویستمان پێێتی لەسەر مێزەکە هەموویمدانەوە و ئاسانە، هیچی وانە. طبعاً من هەویری پاقلاوەم بۆ کڕیوە. بۆچی هەویری پاقلاوە؟ چونکە کاتێککە خۆت هەویرەکە دروست دەکەی کاتی زۆر ئەوێ، یعنی بڕوا بکەن لەوانەیە تۆ ئێستا ئەگەر نیو سەعاتت پێ بچێ چارەکێکە پێ بچێ بۆ پاقلاوەکە ئەو کاتاگەر هەویرەکە خۆ دروستێکی لەوانەیە سەعاتێ 2 ساعت 3 ساعت پێ بچێ، چونکە لە ناو سەلاجە هەڵەگیرێ دووبارە هێنیتەوە دەرەوە دووبارە پانیەکەی تو زۆر سەر ئێشەی ئەوێ. لەبەرەوە خۆم دروستم نەکرد چونکە کاتی زۆر ئەوێ. بەڵام ئەم هەویرانە نرخەکەی زۆر گونجاوە لە مارکێتەکان. ئەگەر خۆت بیکڕی بۆ تۆ ئاسانترە، نەهیلاکەبی و مەسروفێکی زۆریشە لە کۆڵە بێتەوە و شان و شەوکەتێکی باشیشیە بەڕاستی تۆ بتوانی بە تیرۆک ئەو هەویرە پان بکەیتەوە. لەبەرەوە من هەویری حەزرەکانم کڕیوە، نرخەکانی گونجاوە لە هەموو مارکێتێکیشەیە، خۆی هەر ڕسمی پاقلاوەکەی لەسەر ئەتوانی ئەو نوعانە بکڕی. و بۆ حەشوەکەی بۆ ناوەکەی چیمان پێویستە؟ تۆ ئەتوانی فستق بەکاربێنی، ئەتوانی گوێز بەکاربێنی. جا بە دڵی خۆتە هەر جۆرێک لەو دووتامە ئەیکەی. ئێوازان من حەزم لە فستقە، بۆیە فستقم هاڕیوە بەو شێوازە و ئەم دەنگانە شەیەگەر حەزر لێ بۆتوانی ئەوانش بەکاربێنی. جا بە دڵی خۆتە بە هەر شێوازێک کە ئەیکەی. بۆ شیلەکەی کە پێویستمان پێویستمان بەچێ؟ پێویستمان بە 1 پەرداخ و نیو لە ئاوە بێ لەگەڵ 1 پەرداخ شەکر و هەندێک لیمەندۆزی یاخود هەندێک ئاوی لیمۆ، یعنی جیاوازی نییە. چ لیمەندۆزی بێت چ ئاوی لیمۆ، بەڵام تەنها پرۆشێک زۆر نا. ئاوی لیمۆ شەگەر تێکرێت توانی کەوچکێکی چا ئاوی لیمۆی تێ بکەی. ئەو کاتە لەسەر ئاگردانی تا جۆنجۆم تقریباً 10 خولەکی بەسە، لە 10 خولەک زیاتر بێ زۆر خستە بێتەوە. دوایی تقریباً وەکو شەکرێکی لێ یەکەگرێتەوە، بەڵام ئەگەر 10 خولەکی ڕێک بێ کاتی بۆ دابنێنەوە زۆر باشە و هەویرێکی شیلەیەکی زۆر جوانت بۆ دەرەچێت. ئێستا با من سەرەتا ئاگرەکەم داگرسێنم. باشە، و پێویستمان بە 1 پەرداخ شەکرە بێ ئەو بۆ شیلەکە. سەرەتا با شیلەکە ئامادە بکەین، ئەنجا دواتر ئەوانی تر 1 پەرداخ ئاو و ئێستاش نیو پەرداخەکەی تر. ئەمانە هەمووی جوان تێکەڵەکەین تاوەکو شەکرەکە تۆزێک ئەتوێتەوە، چونکە ئەگەر لەسەر ئاگر یەکسەر دایبنەی لەوانەیە شەکرەکە جوان نەتوێتەوە. بۆیە ئەگەر ئاو بەدەستت بێ باشتر و ئاسانترە بێ ئیشی تۆ تاوەکو شەکرەکە جوان بتوێتەوە. تقریباً 7 خولەک لەسەر ئاگر بێ، لە دوای 7 خولەکەەوە 1 تۆز لیمەندۆزی یاخود ئاوی لیمۆی تێ بکە، واتە 3 خولەک لەسەر ئاگر بێ لە دوای ئاوی لیمۆکە یاخود لیمەندۆزیەکە کە یەکەیتە ناو ئەو گیراوەیەتەوە کە لە شەکر و ئاو پێک هاتووە ئیکی بە شیلەیەک بۆ سەر ئەو پاقلاوەیی کە هەمانە ئەو. و ئێستا ئەو هەویرەی کە هەمانە بۆ شێوازەیە تقریباً هەویرەکە زۆرە، چەند پارچەیەکە لەیەکۆ ئاڵاوە یین بەپێی ئەمە. باشە، هەویرەکەمان ئەبڕین. طبعاً بە کەوچکە توانی بەم جۆرە کەچە قۆی پیزای پێڵە بەوەژە توانی، چونکە هەویرەکەی زۆرە هەندێک کاتێ تاوەکو قاڵبەکە جوان بۆ دەرەچێ و هەمووی جوان ئەبڕین. هەویرەکە هەندێکی باشمان بڕێەوە، بەڵام ئەبێت زیاتر بیبڕی
ئەو کاتە بە چەقۆیەک یاخود هەر بۆ شتە ئەتوانی چونکە تۆ هەرەوەنەی قیاسەتەکانە وەرگرت ئیتر لەسەرەوە بەرداوامە بیت و ئەی بڕین. باشە بۆ شێوازە هەمووی ئەبڕی و ئێستا پێویستمان بە چێ بێ؟ پێویستمان بە ئەم ڕۆنا بێ، ڕۆنی بەرەکەت ئولکەر کە ڕۆنێکی زۆر زۆر باشە، ئەتوانن بۆ خوانەکانتان یاخود بۆ شیرینیەکانتان بەکاری بهێنن. طبعاً ئەمە بۆ چی بەکارێنین؟ بۆ چەورکردنی ئەو هەویرەی کە هەمانە تاوەکو هەمووی جوان چەور بکەین و کاتێککە ئەیکیتە ناو فڕنەوە هەمووی جۆن جۆن ببرژێ. ئەوەش لێگەڕین تا تۆزێک ئەتوێتەوە کە توایەوە ئەنجا وردە وردە هەویرەکەی پێچاکەکەین بە ئەو بتوێتەوە و یەمۆلاتە. ئازیزان سێرکەن ڕۆنەکەمان وا توایەوە ڕۆنێکی حتا بڵێ جوان و نایەبمان بۆ دەرچوو. ستای هێنینە ئەم لایە سێریکەم ڕۆنێکی زۆر زۆر جوانە و ئێستا هەندێک لەم ڕۆنە ئەکەینە ژێر ئەو قاڵبەی کە هەمانە و دواتر بە فڵچەیەک بڵاوێکینەوە. باشە بۆ ئەوەی ئەو هەویرەی کە تێیەکەین جوان جوان دانیشێ لەسەری ئەو شێوەیە. ئەو هەویرەکەمان جوان دایئەنین. هەویرەکەمان هەندێک پارچە بۆ بەڵام مشکلەی نییە، گرنگەوەیە بزانی کە چۆنێکی. و ئێستا عینەن شت بۆ فڵچەیە کە هەمانە ئەیکەینە ناو ئەو ڕۆنەی کە هەمانە جوان جوان هەویرەکەی پێچەورەکەین. ئیتر ئەمە دووبارە ئەبێتەوە تاوەکو لە ئاستێکە هەستەکەی ژێرەکەی تەواویەتی، یعنی هەویرەکەی ئەنجا ئەو کاتە بەشی سەرەوە دائەنێت و لە ناوەندیە ئەتوانی بەمەش ئاگاو لێ بە زوو لە ناوەندی ئەتوانی هێنی لێدانەی فستقەکە یاخود ئەو گوێزەی کە هەتا. تا جوانتر بە ڕۆنی بەرەکەت ئولکەرەکە ئەو هەویرەی کە هەتە جوان جوان چەوری بکەی جوانتر و باشتر لە ناو فڕنە ئەبرژێ. ئەمە دوو دانەمان لە ژێرا داخست. باشە ئەمە سێم دانە. چونکە دانە بە دانە ڕۆنەکە هەویرەکەی پێچەورەکەی کە دایانی لەسەری یەکسەر ئۆتۆماتیکە نەوی تریش خۆیەگرێ لەگەڵ ڕۆنەکەی ترە. ئازیزان بە شتێک لە هەڵەیە تێنەچن. ئەمە کە قوڵپە قوڵپەیە و شەکرەکەی ئەتوێتەوە، یعنی ئەو شیلەی کە بۆ یەگرینەوە ئەنجا لەوە 7 دقە حسابەکەی لە دوای 7 دقەکە هەندێک ئاوی لیمۆ یاخود هەندێک لیمەندۆزی بەکارهێنی ئەنجا دواتر 3 دقەی تر لەسەریە بێ و ئیتر دایەگری، یعنی کە قوڵپە قوڵپی نەیە و شەکرەکە نەتوایەوە حساب نییە، یعنی دقەکەی بۆ حساب مەکە. باشە بۆ ئەوەی سەرتان لێ تێک نەچێ و شیلەیەکی جوانتان بۆ دەرچێ. ئەو بۆ شێوازە فستقەکە ئازیزان سێریکەن. ئەنجا ئەگەر فستقی زۆرت حەز لێیە ئەتوانی فستق زۆر بەکاربێنی، ئەگەریشنە ئەتوانی بە احتیادی کەمی تێبکەی جا بە دڵی خۆتە بەر شێوازێک کە فستقەکەت بەکارەهێنی. من حەزم لێ بوو زیاتری تێکەم. ئەتوانی بە دوو چین دای بنەی. ئێستا مە فستقەکەمان پیا کرد، هەویرەکە مەجموعەیەکی تر دانیت و دواتر دیسان فستق بکەی بەسەریە. ئەشتوانی یەک جارە و فستقی کە دادناوە ئیتر وازی لێ بێنیت و زیاتر هەویرەکە دابنیت و لەسەری و خەڵاس جا بە دڵی خۆتە. بەڵام من ئەتوانم
ئەو فستقی کە دام خستووە 3-4 دانەیەکی تر هەبیر دابنێم و دیسان فستقی تر دابنێمەوەتە ببێ بە 2 چین فستق یاخود 2 چین گوێس. طبعا بێ مجاملە ڕۆنی بەرەکەت ئولکەر ڕۆنێکی زۆر عجایبە و تام و لەزەتێکی زۆر خۆشی هەیە و بە تەواوەتی جیاوازە لە هەموو ڕۆنەکانی تر چونکە زۆر بە کوالیتیە و شتێک من ئەگە بە کوالیتی نەبێ بڕوا بکەن قەت بۆ خۆم و بۆ ماڵێ بەکاری ناهێنم چونکە ئەمانە ئەچێتە مەعیدەوە شتێک نییە کە بڵێ هەر ئاعتیادی بەکارێنم و خەڵاس لە بابەتی ڕەکلامەکە لی گەڕێن بەڵام بەڕاستی ئیسپادێکی باشی هەیە لە بەرەوەی هەمووی سروشتیە و خواردن و شیرینیەکانتان زیاتر بە چێشتر و بەتامترەکە. جا ئولکەر ئێوازانن ئەوە 1 کیلۆیەکەیەتی ئەوە 5 کیلۆیەکێتی ئەو 4 کیلۆیەکەیەتی و هەرسێکی لە مارکێتەکان بەردەستە ئەگەر نەش بوو ڕقم موبایلدا ئەنێن بۆ وەکیلەکانی ئەتوان پەیوەندیان پێوە بکەن چونکە زۆر کەسە پرسیە لە چاوازخان ئێمە لەکوێ دەستمان کەوێت ڕۆنی بەرەکەت ئولکەر ئەگەر هەر دەستان نەکەوت لە مارکێتەکان یا خۆتۆ صاحب دوکان و صاحب مارکێتی ڕۆنی بەرەکەت ئولکەرە نیە و خەڵک گێت داوات لێ ئەکا ئێستا ڕقم وەکیلی دائەنین ئەتوانی پەیوەندیان پێوە بکەیت و پێیان بڵێ کە بۆت بێنن بۆ دوکانەکەتان یاخود مارکێتەکەتان تەواکو کە خەڵک هاو داوای کرد ئێوە یەکسەر بێت و دڵی بیانەنێ. ئەوە 3 چینی ترمدانە 3 بگو یا 4 بگەر هەڵە نەبم دیسان فستقی تر دائەنێمەوە لەسەری ئەوە فستقی دووەم چینی دووەممدانە. خۆشەویستان بیرتانەچێ ئەم پرۆگرامی خوانی جیاوازە تایبەتە بە چەناڵ یوتیوبی خۆم کە لەوێ خوان و شیرینیەکانی کە دروستێکم لەوێدای ئەنێم ئەتوانن سبسکرایبی بکەن و زەنگۆڵەکەش دابگرن بۆی هەر کاتێ ڤیدیۆ و هەر شتێکی تازەمدانا یەکسەر تۆ لەوێ بیبینیت و یەکەم کەسبی کە بتانی سوود لەو خواردن و شیرینیانە ببینی کە من بڵاویانەکەمەوە. ئەنجا ئەمە ئیتر دەستەکەینەوە بەوەی کە بەشی سەرەوەی پاقلاوەکەمان دابنین و خەڵازی تر یعنی فستە قوشتی لەسەر دانانینەوە. ئازیزانم ئەوە تقریبان 7 خولەکە لەسەر ئاگراکەیە چکە بەی پێشوش حساب یەکەم. ئێستا 1 تۆس لە لیمەندۆزی زۆر ناباشە ئەها تەنها پرۆشێک بەکاری هێنین ئیکینە ناو شیلەکەمان و دووبارە تێکەڵی بکەرەوە تاوەکو هەندێک خستە بێت و دواتری تر لی گەڕێ تاوەکو بۆ خۆی سار دەبێتەوە شلێکی جوانت بۆ دەرەچێت. عزیزان ئەو بۆ شێوازە یعنی هەر چواری ئەبڕی و ئێستا وەکو نەخشێک بەو شێوازە باشە ئەمەش عینە شت و ئەملا بەڵام با چەقۆکەت تیژ بێ بۆ ئەوەی بە جوانی هەموو هەویرەکە ببڕی. ئێستا عینە شت ئەبێرەوە ئەیبڕینەوە لەم لاشەوە یعنی هەر چوار لاکەی بەیەکەوە ئەبڕی بەو شێوەیە. و ئێستا سێریکەن چەند جوان بڕاوە ئەیبینن سێریکەن ئێستا یەکەم جار ئێرەمان بڕی و دواتر ئەو نەخشەمان بۆ کرد و پاشان بە سێلایە عینە شت بڕیمان و ئێستا ئەوەی ماوەتەوە ئەو بەینانەیە ئەوەش بە هەمان شێوە بەو شێوەیە
ئازیزانم سێرکەن ئەوە پاقلاوەکەیە بۆ شێوازە دەرچوو طبعاً گەرما و گەرمە اینجا ئێستا ئەو شیلەی کە هەمانە ئەیکەین بەسەریە بسمیلە کە ئەو دەنگەی لێوە هات ئەوە بزانن شتێکی تایبەتە. طبعا ئەتوانی بەمەش بکەیت شیلەکە شتانی بەمە فەرق ناکە بەڵام ئەلمویم شیلەکە بکەی بە سەریە. جاوە تۆزێک لێ گەڕێی تاوەکو ئێرە پیس نەبێ تاوەکو هەندێک شیلەکە هەڵەمژێت کە شیلەکەی هەڵمژی ئەتوانی ئەگەرزانی و شیلەی کەم بوو شیلەی تری بۆ زیاد بکەی ئەگەریشنە ئەتوانی هەر ئەوەندە بێ بەسە زۆر جوانی لێ دەرچوە هیوادارم سووتان لێ بینی بێت ئەمانەی چونکە بەشی سەرەوەی بوو هەندێکی لێتان دیارە زیاتر برژاوە بەڵام وەکو سوتاوی نەسوتاوە زۆر جوان و هەندێکیە زۆر ئاڵا هەندێکی زۆر برژاوە جا ئەوانەی کە زۆر حەزیان لە برژاویە توانن لاکەی تری بخۆنەوە قازانجێکی باشە بۆ ئەوانە ئینشەڵڵا سوتان لێ بینی بێ ئێوازانن ڕۆنی بەرەکەت ئولکەر سپۆنسەری سەرەکی خوانی چێوازە کە ئێوەش دەتوانن بەکاری بهێنن ڕۆنێکی هەسا بڵێ جوان و باش و بۆن خۆشە وەکو ئەبینن من هەم خواردنی پێ دروست دەکەم هەمی شیرینی ڕۆنێکی عەجایبە دڵنیام ڕۆنی بەرەکەت ئولکەر بەکار بهێنن پەشیمان نابنەوە لێی ئەوەش بەرهەمەکەیەتی هیوادارم سوتان لێ بینی بێت چەناڵ یوتیوبی خۆمتان بیر نەچێ هیوادارم سبسکرایبی بکەن و لێرەش تۆڕی کۆمەڵایەتیەکانم یەت ئەتوان لەوێ هاوڕێ بین لەگەڵ یەکە کاتێک شاد بۆم لەیەک